ئەمە دیمەنی سرەی هاوڵاتیانی خورماتووە لە بنکەی تەندروستی کۆماری بە مەبەستی وەرگردنی ڤاکسینی کۆرۆنا. ئەم هاوڵاتیانش پاش خۆکوتانیان بە ڤاکسینی کۆرۆنا داوا دەکەن هاوڵاتیانی قەزاکە خۆیان بکوتن لە پێناو پاراستنی تەندروستی هەموو لایەک. هەتا شش وەڵا هاتمای دەرزیە بدەم ئەم کۆرۆنا هەیە و لەبەر ئەمە قەومەکە بابێت و گشتی دەرزی بدا. ئەمڕۆ هاتینە بۆ دەرزیدان لەبەر ئەوەی ئەم کێشە زیاد نەکات لەسەری ملەت بۆ ئەوەی توش نەبین. داواکارین لە هەموو ملەتێک بێ دەرزی بدات با توش ئەم نەخۆشیە نەبێت. ئەمڕۆ هاتمە ئەم دەرزیەم داوە. هیوادارم خەڵک بێت ئەم دەرزیە بووە لەبەرەوەی ئەم کۆرۆنە تەشەنەی کردووە و شتێکی باشە ئەم دەرزیە بدەیت. هیوادارم خەڵک هیچ ترسی نەوێت و بێت ئەم دەرزیە بووە. پۆلیسی کۆمەڵایەتی قەزاکە ڕێنمایی و دڵنیایی بە هاوڵاتیان دەدات لە سەلامەتی وەرگردنی ڤاکسینی کۆرۆنا. ئەم وەرگرن بۆ چکە خۆت نەجاتدان لەم ڕقاحەتە لەمە زیاتر چارەسەرێ نییە. گەرە وەریگری چکە وەکو وتمان دەوڵەت وەگشتی وەریگردا بەشە لەم بەشەیە گەرەکمان خەڵک دڵنیا بێت ئەم ڕقاحە هیچ کێشەیەکی نییە. بەراورد بە چەند مانگی ڕابردوو خواستە سەر وەرگردنی ڤاکسینی کۆرۆنا بە ڕێژێکی بەرچاو لە خورماتوو زیادی کردووە. جاران خەڵک ناهات خەڵک زۆربەی سقەی نەبی بە ڤاکسینەکە بەیسە الحەمدوللا ڤاکسینەکە بەذات زۆر بووە مەریکەکە خەڵکی حەورەدا ئەوە جاران تقریبا نەڕۆژێکە هەدا بۆ 15 کەسمان دەخسەرێ ئێستا نەڕۆژێکە 100 بۆ 300 خەینەڕێ تقریبا حتا ئێستا گەیەتە 3000 بۆ 4000 بنکەی خۆمان بنکەی جمهوری کۆماری. ئەمەش ناگە تەنزیمە زۆر جوانمان کردە تەنزیمەکە چۆنمان کرد ئافرەت بەجیا ئەسکەری بەجیا مەدەنی بەجیا یعنی بۆ ئاسانکەری هاوڵاتیان نەبشۆنەکان احتیمالە گشتی بە یەکەوە ئێزدحامێ نەفەر ئیزعاجەوە لێ نایکە بەس ئەوەی تێبەدامە زۆر تاخیر بێت ناگەێت 5 دقیقە بۆ 10 دقیقە خێنە ڕێ ڤاکسینەکەش دایمە بەردەوامە. لە ئێستادا لە خورماتوو لە پێچ بنکەی تەندروستی هاوڵاتیان بە ڤاکسینی کۆرۆنا دەکوترێن. خواستیش لەسەر وەرگردنی ڤاکسین ڕۆژ لە دوای ڕۆژ لە قەزاکە لە زیادبووندایە. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورماتوو.